بسم الله الرحمن الرحیم. بینەرانی زۆر بەڕێز، بەدیدارتان شاد بووینەوە لە پرۆگرامی کلیل لە کەناڵی دیمەنەوە. مێدەوارم ئەم جارش وەکو جارانی پێشوو بەویستی خوای پەروەردگار بابەتێکی بەسوود پێشکەش بکەین و خوای پەروەردگار لێمان قبوڵکە و ئەوەی کە دەیبیستین لەم بوتارەدا لەم پرۆگرامی کلیلەدا ببێتە کلیلی کردنەوەی دەرگای خێر لەسەرمان و بێتە کلیلێک بۆ داخستنی ئەو دەرگا شەڕەی کە بەهۆی ئەم کارەوە دێتە ڕێگای مرۆڤ. ئەویش بریتیە لە ئازاردانی دڵی دایک و باوک یان خۆشکردنی دڵی دایک و باوک. دڵخۆشکردنی دڵی دایک و باوک کلیلی هەموو خێرەکانە. ئەگەر هەرچی خێرە لەو دی و دەرگایەکەوە بێ بتەوێ دەرگاکە لەسەر بکرێتەوە، کلیلەکەی بریتیە لە دڵخۆشکردنی دڵی دایک و باوکت. ئەگەر دەرگایەک ئەو دیوی هەمووی شەڕ بێ، هەمووی خراپە بێ، هەمووی نەهامەتی بێ، بتەوێت لە خۆتی بکەیتەوە پەنا بەخوا هەرچی شەڕ و بەڵایە بەسەرتا بێ، کلیلی کردنەوەی ئەو دەرگایە بریتیە لە ئازاردانی دڵی دایک و باوک. بۆیە لە سەرەتادا دەڵێم خۆشترین ساتی ژیانی هەر مرۆڤێکی دیندار، ژیر و عاقڵ، تێگەیشتوو بە مەبدە بریتیە لەو کاتەی کەوا کوڕێک دەگات بە هاوسەری ژیانی خۆی، ئەو کچەی کە دەستنیشانی کردووە ببێ بە هاوژینی، ببێ بە هاوسەری، بە دایکی منداڵی، بە هاوبەشی ژیانی دنیا و قیامەتی. ئەو کاتێک کە ئەڵقەی هاوسەری دەکاتە دەستیەوە بە ئاماتەکانی خۆی دەگاس خۆشترین ساتەکانی ژیانێتی. بە پێچەوانەوە بۆ کچێکی ژوایە، بۆ کچێکیش کاتێک کەوا دەگات بە دڵخوازی خۆی ئەڵقەی هاوسەری دەکاتە دەستیەوە لەگەڵ کوڕێکی دینداردا، لەگەڵ کوڕێکە کە دەبێتە باوکی منداڵەکانی داهاتووی، ئەبێتە هاوبەشی ژیانی دنیا و قیامەتی، ئەبێتە پشت و پەنای، ئەبێتە هەموو کەسی. بە مەرجێک هاوسەرگیریەکە لەسەر یەکەم دینداری بێ، نەک لەسەر ئارەزوو پەرستی بێ. هاوسەرگیری دیندارانە ئەوەیە بۆ تەواوکردنی نیوەی ئیمانەکەتە. پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ ئینسان کاتێک کە هاوسەرگیری کرد، کوڕ بێ یان کچ بێ، نیوەی دینەکەی تەواو دەبێ. با ئاگاداری خۆی بێ، تەقوای خوا بکە بۆ نیوەکەی تری. بەڵام ئەگەر ئارەزوو پەرستانە بێ، ئەم کوڕ و کچە بەس بۆ تێرکردنی حەز و ئارەزوەکانیان بێ، دوای تێربوونی حەز و ئارەزوەکانیان وەکو ڕۆژگاری ئەمڕۆ دەبینین بەداخەوە لە یەکتر تێر دەبن و وەڕز دەبن و واز لە یەک دێنن. هاوسەرگیریەکە لەسەر بناغەی ژیری بێ، نەک هەرزەیی، چونکە دوو کەسی هەرزە کە بە یەک دەگەن زۆر بە ئاسانیش لە یەک جیا دەبنەوە. بەڵام هاوسەرگیریە کە لەسەر بنەمای ژیر و عەقڵ پەسەندی یەکتر بن بەردەوامی دەبێ. دووربین بێ، نەک ئاخوڕبین. دوو لە ڕووی جەنابتانە وشەیە بڵێم. دووربینی واتە ئەم کوڕوکچە کە دەبنە دەستگیرانی یەکتر، کە دەبنە هاوسەری حەڵاڵی یەکتر، دووربینانە بڕوانن بۆ بابەتەکان، دووربینانە بڕوانن کە ژیانی هاوسەری هەمووی هەر بەهار نییە. ژیانی هاوسەری وەکو 4 فەسڵی ساڵ وایە. وەڵا بەهاری هەیە، هاوینی گەرمی هەیە، گەڵاڕێزانی پاییزی هەیە، زستانی سەختیشی هەیە. ئەوانە دوور دەڕوانن. ئەو ژن و مێردەی کە بە یەک دەگەن ئەگەر دووربینانە بڕوانن، ئەزانن ژیان هەر سەرەتای دەستگیرانیەکەی نییە، هەر ڕۆژ و مانگی هەنجوینیەکەی نییە، هەر شەکرا و خواردنەوە نییە، هەر ئازیز لە دەوربوون و پیرۆزبایی لێکردن نییە. وەڵای تر وردە وردەوا لێدێ ئەمجا لە دوای بەهارەکەەوە گەرما دەست پێ دەکا. ئیتر دوای منداڵەیەک وردە وردە مەسئولیەت پەیدا دەبێ. ئەمجا تۆ باوکی، تۆ هەر بەچکەت نەبووە، تۆ بووی بە باوک. ئەنجا تۆ دایکی، دایکەرەوە نیە بەچکەیەکێ بێ شیری بداتێ و بە خێوی کات. دایکایەتی وشە قورسەکە، پێگەیاندنی نەوەی داهاتوو. پاشان ئەم ژیانی هاوسەریە سەختیەکانی لە ڕێگادایە، هەڵوەرینی گوڵەکانی لە ڕێگادایە. گوڵەکانی بەهار دووردەوردە هەڵدەوەرن. ئەم شۆخ و شەنگەی دوێنێ کە تۆ وەتزانیوە جوانترین ئافرەتی سەرزەوی هەروان نامێنێ. دوای یەک دوو منداڵ فەقیرە جوانەکەی لە دەست دەدا، وەکو هێلکەیەک ناوەکەی دێتە دەرەوە، زەردێنەکەی بەس قەپۆغەکەی ماوەتەوە، ناوێ بەرچاوی بکەوێ. ئەویش ئەو پیاوە، ئەو کوڕە گەنجە شۆخ و شەنگە نییە. ئەوەندە شەو نخۆنی کێشاوە، ئەوەندەی ڕەنج کێشاوە، بەدووی نانا ڕای کردووە، ڕاوی دینار و دۆلاری کردووە، فەقیرەی تەرە پوکاوەتەوە. ئەو مۆڕەشانەی واوردەوە دەستپی بوون،
ئەو دەم و چاوە سافەی چرچلۆچی تێبوو گەڵای پاییز دەوەرێ ئەمجا سەرمای زستان و سەختیەکان و بەستەڵەکیش لە ڕێی هاوسەریدایە کەواتە ژیانی هاوسەری زۆر خۆشە بۆ ئەو کەسانەی دووربینن دوور لە ڕووتان پەرژین بێ بە گوڵ نەک ئاخوڕبینن بەس ئێستا دەبینن وی ئاخوڕبینەکان حرمەتم هەیە بۆ هەموو کوڕکچەکان دەبینی لە سەرەتای دەستگیریاندا زۆر خۆشحاڵە هێشتا نەگوازراوەتەوە لەسەر بچووکترین شت هەر کوڕەکە وتبێتی یەک تەلەفۆنی لە کاتی خۆیان جواب نەدابێتەوە وتبێتی بچین بۆ فڵان شوێن و وتبێتی وەڵای بۆم ناکرێ حەزم لە فڵان شوێنە وەڵا پارەم پێ نییە یان ئێستا وەختی نییە یەکسەر ئەم بلۆکی دەکا و دەبێت ئیلا بگەێنینە تەلاق ئەمە ئاخوڕبینیە ئەمە دووربینی نییە جا ئەم خۆشی ژیانی هاوسەریە بەبوونی منداڵ دەگاتە لوتکە هیچ خۆشیەک ناگاتە خۆشی لە دایکبوونی مناڵی نۆبەرە ئەو کاتی تۆ بۆ یەکەم جار دەبی بە باوەک هاوسەرت دەبێتە دایک بەڵام جارێککە دووبارەی دەکەمەوە دایک و باوک بوون جیاوازە لە بەچکەبوون بەچکەبوون شتێکە و دایک و باوک بوون شتێکی ترە جا ئەم منداڵانە مناڵێک بێت دوان بێت زیاتر بێ وەکو خێزانی کوردی ئەلحەمدولیلا منداڵی زۆرە ئەم منداڵانە کە گەورە دەبن بەرامبەر بە دایک و باوکیان عەرزم کردن پرۆگرامی کلیلی ئەم جارە پێمان دەڵێ دایک و باوک بۆ تۆ دەبێتە دوو دەرگە کلیلەکەی بەدەستەوەیە یان دەرگای هەموو خۆشبەختێکی پێ دەکەیتەوە لەسەر خۆت یان هەموو دەرگای بەدبەختیەکان بەهۆی ئازاری دڵی دایک و باوکەوە لەسەر تۆ دەکرێتەوە منداڵەکان دەبنە پێنج جۆر منداڵمان هەیە بەرامبەر بە دایک و باوک کەسەکانم خۆشەویستەکانم بینەرانی ئەم بەرنامەیە زۆر بە وردی باگوێ بۆ بگرین لە منەوە بۆ جەنابتان هەر ئێستا خۆت هەڵسەنگێنە بزانە فلتەل بە فلتەل لە کامیانە دەرەچی لە کامیانە دەگیرەی جۆری یەکەم لا يفعل ما يأمره به والداه فهذا عاق جۆری یەکەم باوک و دایکی حەزیان بە چ بێ چی پێ بڵێن ئەوە ناکە بزانێ باوک و دایکی دڵی بە چی خۆشە پێچەوانەکەی دەکا ئەمری بە چی پێ بکەن پێچەوانەکەی دەکا فهذا عاق ئەوە منداڵی خراپە ئەوە تێدا چووە عاق واتە تێدا چوو دڵنیا بن تێدا چووە ئەی گەنجی بەڕێز ئەو کەسێک کەوا ناهێڵی گەشە بە دڵی دایک و باوکتا بێ بیر دەکەیەوە باوک و دایکت بەچی خۆشحاڵە تۆ پێچەوانەکەی ئەنجام دەدەی فەرمانی بەچی پێکردووی تۆ مخالەفەکەی جێبەجێ دەکەی دڵنیا بە لە ژیان تێ نەگەیشتووی چونکە الأمومة هي الحنان بەخوا دایک یعنی سۆز هیچ سۆزێک نییە بگاتە سۆزی دایکی خۆت بەخوا هەیە لە پێناوی برادەرەکەیە کچ هەیە لە پێناوی ڕەفیقەکەیە دایکی ئیهمال دەکا بەڵام بەخوا غەڵەتت کردووە هیچ سۆزێک نییە بگاتە سۆزی دایک الأبوة هي الأمان باوک پشت و پەنایە حتا باوکت نەمرێ نازانی چەند بێ پشت و پەنا ماویتەوە لە ژیاندا الأب هو الشخص الوحيد الذي لا يحسد ابنه على موهبته باوک تاکە کەسێکە لە هەموو ژیانە کە قەت حەسوودی بە ڕۆڵەی خۆی نابە بەخوا دەکرێت لە ژیانە جاروبارێک براکەت حەسوودیت پێبەرێ یعنی تۆ دەبینێت لە خۆی دەوڵەمەندتری بەناوبانگتری زاناتری دەرەجەت بەرزترە پلەت بەرزترە ڕەنگە من نەڵم هەموو کات بەڵام ڕەنگە جارە خەتەرەیەک بە دڵیا بێ حەز بکە ئەو لە تۆ باڵاتر بێ خوشکەکە بۆ خوشکەکەی ئامۆزا بۆ ئامۆزاکەی خزم بۆ خزمەکەی هاوڕێ بۆ هاوڕێ دڵسۆزەکەی حەسوودیەک هەر هەبێ بەڵام باوک نییە لە ژیانە حەز نەکا کوڕەکەی لە خۆی بەناوبانگتر بێ دەوڵەمەندتر بێ دڵخۆشتر بێ تێر و تەسەلتر بێ بەخوا باوک حەز دەکا کە کچەکەی لە ماڵەوە کچی ماڵە کە کشوو دەکا و دەچێتە ماڵی مێر کچەکەی ژیانی لە خۆی خۆشتر بێ قەت باوک حەسوودی بە ئەولادی خۆی نابە باوک و دایکت کە ڕەخنە لێ دەگرن وامەزانە ڕقیان لێتە بەخوا ڕقیان لێت نییە کە ڕەخنە لێ دەگرن حەز دەکەن تۆ باشتر بی لە ژیاندا باوک و دایک کە بە بێدەنگی تەماشات دەکەن بیر لە دوا ڕۆژت دەکەنەوە بۆیە ئاگادار بە ئەم کلیلە بەکار مەهێنە بۆ ئەوەی دەرگای نەهامەتیەکان لە خۆت بکەیتەوە عاق للوالدین بەڵایەکی گەورەیە ئەو کەسانی کەوا دڵی دایک و باوک دەڕەنجێنن تێدا چوون ئەوە جۆری یەکەم باوک و دایکی حەزی بە چی بێ ئەوە ئەو پێچەوانەکەی دەکا
یعنی بڵێ بڕۆ بەم ڕێگایەدا دەزانی ئەم ڕێگای ڕاستەوڵە بەڵام مادام باوکم وای و تۆ دایکم وای و تۆ شەبێ لە ڕقی تۆ بە ڕێگایەکی ترا بڕۆم ئەوە عقوق الوالدینە. دووەم جۆر يفعل ما يؤمر به ولكن يتبعه بالمن والتأفف فهذا يأثم. باوکو دایکی ئەمری بە چی پێ بکەن ئەوە جێبەجێ دەکا، یعنی چیان پێوت وەڵام بەم ڕێگادا بڕۆڵە بەسەر چاو بەم ڕێگادا دەڕوە، بەڵام کە ئیشەکەی جێبەجێ کرد باوکی دەڵە کوڕم بچۆ ئەو دوکانە بکەوت لە با بەسەر چاو، دایکی دەڵە کچەشی نەکەم دەورە خواردنێکمان بۆ ئامادەکەوە دایە بەسەر چاو، ئیشەکەی جێبەجێ کردووە چیان پێوتەوە خۆی دەیکا، بەڵام دوای منەتیان بەسەرا دەکا. باوکە وەڵڵا من نەبوومایە بەخوا تۆ دەفەوتای، ینی منەتکردن بەسەر باوکە، منەتکردن بەسەر دایکە، والتأفف پرتە و بۆڵە هەز بە بێزاریکردن، وەرە هەر فەوتام باوەجان سەیری کوڕی خەڵک کە هەر ڕۆژە سارەیەکی لە ژێرایە کەچی تۆ ئیش بە من دەکەی ناڵی تۆزی ئیسلاحاتێ بکەین ناڵی پشوویەک بدەیت، یعنی بە منەتکردن بە پرتە و بۆڵە ئەوەی کردوویەتی بۆ دایک و باوکی نایڵێ دڵیان ئیسلاحات بکە، ڕاستە ئیشەکەی کردووە بەڵام ناهێڵێ دڵیان ئیسلاحات بکە، ئەمە گوناهبارە، ئەمە قازان سەری مای خوارد. جۆری سێیەم يفعل ما يؤمر به وهو كاره فهذا لا يؤجر. هەرچی کە باوک و دایکی فەرمانیان پێ کردووە وەک خۆی جێبەجێ دەکا، بەڵام لە دڵەوە خۆشحاڵ نییە، بەڵام دەریشی نابڕێ، منەت بەسەر دایک و باوکیان ناکە، پرتە و بۆڵەی نییە، بەڵام لە دڵەوە لە دایک و باوکی بێزارە، حەز دەکات ببرن لە کۆڵی ببنەوە، حەز دەکات لەبەر دەستیان بڕوا بڕوا بۆ ئەو خاریجە و چاوی لێیان نەبێ و تەلەفۆنیشی لەگەڵیان نەبێ، یعنی باوک و دایکە کە چی پێوتووە دەیکا، سەرپێچیان ناکە، مخالەفەیان ناکات، منەتیان بەسەرا ناکە، پرتە و بۆڵە ناکە، بەڵام لە دڵەوە بەبوونی دایک و باوکەکەی خۆشحاڵ نییە، لێیان بێزارە، خوا هیچ پاداشتێکت بۆ نانووسێ. ئەمەش پێی دەوترێت ڕەنج بە خەسات، یعنی وەکو کابرایەک وایە گەنمی چاندووە، ئیتر باڵای زەلام هاتووە، کودی کیمیایی پێوە کردووە، دوعای کردووە هەتا باران بارێکەتی وەختی ئەوەی دروێنە بکرێەوە بێتە حاصڵات شقارتەیەک چرخێکی پێوە دەنێ دەیسووتێنێ، تۆش کە ئیشت بۆ دایک و باوکت کرد با هیچ پرتە و بۆڵەیەکیش نەکەی، لە دڵەوە لە دایک و باوکەکەت بێزار بووی، لە دڵەوە هەستت بەبوونیان کرد پیان ناڕەحەت بووی، خواخوات بوو لێت دوورکەونەوە، خواخوات بوو وڵات بەجێ بێڵی و چاوت بە دایک و باوکت نەکەوێ، خوا هیچ ئەجرێکت بۆ نانووسێ، بەڵام چونکە بەدەم دەرن نەبڕیەوە و هەستیان پێ نەکردووەکەوە لێیان بێزاری، منەتت بەسەرا نەکردوون، پرتە و بۆڵت بەسەرا نەکردوون، خوا گوناهت ناگاتێ، یعنی گوناهەکە لەسەر نانووسێ بەڵام هیچ پاداشتێکیشن نییە، ئەوە پێی دەوترێ ڕەنج بە خەسار بوو. ئەم سیانە بەڕێزان ڕەنگە لە ژیاندا دەوڵەمەند بن، ڕەنگە پارەیان هەبێ، لەوە ئەچە پلەداریش بن، لەوە چێ لە پلەیەکی سەربازیدا بەرەو باڵا بڕۆن دەیان خەڵک تەحیان بۆ بکە و دەست لەسەر چاو بەڵە گەورەمیان بۆ بکە، لەوە چێ خاوەنی بڕوانامەی باڵا بن، ببێتە دکتۆرا وەرگێ، ماستەر وەرگێ، بێتە پزیشک، بێتە ئەندازیار، بێتە پارێزەر، بێتە مەلا، بەڵام دڵنیا بن یەک شت بە خۆیانەوە نابینن. ئەم سێ جۆرە ئەزمموی تەواوی ژیان پێمان دەڵێ ئەم سێ کەسە بەرامبەر بە دایک و باوە قەت دڵیان خۆش نابێ، قەت هەموو پارەی دنیات هەبێ، پلە و پایەت هەبێ، خەڵک ڕێزل لێ بگرێ، حەز دەکەی خەلەلێکی گەورە لە ناختایە، جا کە دڵت خۆش نەبوو چێژ لە هیچ شتێ نابینی، پەنا بەخوا لە دڵتەنگی. ئەم سێ کەسە قەت دڵخۆشی بە خۆیانەوە نابینن. چوارەم يفعل ما يؤمر به عن طيبة نفس. هەرچی باوک و دایک پێیوت بە ئەو پەڕی دڵخۆشیەوە جێبەجێ دەکا، یعنی ئەو کاتە دڵخۆشە کە باوکی ئیشێکی پێ بڵێ و کردبێتی، کچێکی ئەوەندە بە ڕەحمەتە لە ماڵا کاتێک کە دایکی ئیشێکی پێدەستپێرێ ئەگە ئیشەکەی کرد ئەو کاتاز بە خۆشحاڵی دەکا، ئەوە پاداشتی هەیە، ئەوە پاداشتی گەورەی لای خوا هەیە. پێنجەم يفعل ما يؤمر به والداه قبل أن يؤمرا به فهذا بار موفق. پێنجەم جۆر کە لە لوتکەیدایە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت بر الوالدین، ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لێ پرسرا ئەی خۆشەویستی خوا ڕوحمان بە قوربانت بێت چ کردەوەیەک لای خوا لە هەموو کردەوەیەک خۆشەویستترە؟ فەرمووی الصلاة على وقتها، نوێژ لە سەرەتای نوێژە، نەیفەرموو فی وەقتها، چونکە فی وەقتها ئێستا جار هەیە نوێژی نیوەڕۆ لە دەوری 12 و 6 دقە دۆ بڵێ 12 هەتا سەعات نزیکی 4، ئەمە هەمووی کاتی نوێژی نیوەڕۆیە، بەڵام على وەقتیها کە بانگیدا یەکسەر نوێژەکەت بکەیت، ئەویان خوا زۆری پێخۆشە، نەک فی وەقتیها وەڵا هەر نوێژ جارە ماوێتی 2 ساعتی ماوە جارە با سەرخەیەک بشکێنم با بچم نانەکەم بخۆم با بچم فڵان شتە بکەم، نە،
نوێژ لە سەرەتای وەختەوە لە کاتی خۆیدا لای خوا لە هەموو شتێک خۆشەویستترە. عەرزیان کرد ثم ئەی دوای ئەوە فەرمووی بر الوالدین، ئەوەی بر الوالدین بەڕێزان. بر الوالدین لوتکەیە، یعنی ئەم کوڕ و کچە دەگەنە حاڵەتێک ئەوەندە دڵی دایک و باوکیان مەبەستە، باوکەکە نەیوتۆ کوڕم ئاوا بکە، کوڕەکە بۆ خۆی دەزانێت باوکی دڵی بە فڵان شت خۆشە یەکسەر جێبەجێ دەکات. کچەکە دایکی نەیوتوە کچەکەم فڵان کار مەکە، ئەزانێت دایکی حەزی بەم بابەتە نیە، بەم مۆدیلە نیە، بەم شتە نیە، دەست بەجێ خۆی نایکە. مادام دەزانم پێش ئەوەی دایکم بڵێم مەیکە خۆم نایکەم، ئەمە بێڕ الوالدینە. ئەم کەسە باڕون موەفەقون، پاداشتی گەورەی لای خوا هەیە، سەرکەوتووە لە ژیاندا. پاداشتی ئەم دوو جۆرە کەسە چییە؟ ئەم دۆشیان یەکەم بەرەکەتی تەمەن و ڕزق و ڕۆزی. واللهی بەرەکەت دەکەوێتە تەمەنتەوە، تەمەنت بە فیڕۆ ناچێ، خوا ڕزق و ڕۆزیت فراوان دەکات. دوو، دایمە دڵت خۆش دەبێ. سێ، منداڵت ساڵح دەبێ. الله لەم سێ بەهرەیە. هەر کەسێک ئەم دوی کۆتایی کە باسم کردن، ئەوەی کە دایک و باوک دەیڵێ و خزمەتی دایک و باوکی دەکات لە ناخی دڵەوە خۆشحاڵی دەکات. دایمە لەوە دەترسێ خوا بکەم باوکم نەمرێ، خوا بکەم دایکم نەمرێ، ئەم بەرەکەتە بەجێم نەهێڵێ. نەگلیان بێزار نییە، ترسی ئەوەی هەیە لە دەستیاندا، و هەروەها پێش ئەوەی دایک و باوکی شتێک بڵێن بیکە خۆی دەیکە، ئەزانێت دڵیان پێخۆشە. پێش ئەوەی باوک و دایکی بڵێن ڕەفاقەتی فڵان کەس مەکەم وازی لێ دێنە، چونکە ئەزانە بەو جەماعەتە خۆشحاڵ نییە، بەو کارە خۆشحاڵ نییە، بەو تەلەڤیزۆنە خۆشحاڵ نییە، بەو فیلمە خۆشحاڵ نییە، خۆی سەیری ناکە، ئەزانێت باوک و دایکی ڕەکان لەوەیە. پێش ئەوەی پێی بڵێن خۆی نایکە. ئەم دوو کەسە بەرەکەت دەکەوێتە تەمەن و ڕزقیانەوە. دووەم، بەردەوام دڵیان خۆش دەبێ، لە دڵتەنگی خوا دەیان پارێزێ. سێمیان منداڵیان ساڵح دەبێ، خوا بە ئەوە قەرەبوویان بۆ دەکاتەوە. بۆیە خزمەتی دایک و باوک بەڕێزان وەکو عیبادەتی خوا فەرزە. لە سوورەتی ئەل-ئیسراء ئاەتی 23 و 24 پەروەردگار دەفەرمێ وەقەضا ڕەبوکە ئەللا تەعبودوا ئیلا ئیاه وبالوالدین ئیحسانا. پەروەردگار بڕیوێتیەوە، بڕیاری داوە، فەرمانی دەرکردووە تەنها و تەنها پەرستش بۆ چێ بکرێ؟ ئیلا ئیاه، بەس بۆ ئەڵڵا بکرێ. ئیلا بۆ حەسرە. عیبادەت، بەندایەتی، سوژدەبردن، پاڕانەوە، هانابردن، هاوار لێکردن تەنها بۆ یەک کەسە. حەسرە لە چێدا؟ ئەڵڵا سوبحانەه وتەعالا. وبالوالدین ئیحسانا، یەکسەر بە واوی عەتف، یەکسەر خوا بڕیوێتیەوە، فەرمانە ئەبێت ئینسان لەگەڵ دایک و باوکیدا چاکەکار بێ. باشە بۆ ئەم دوانە بەیەکەوە، چونکە بەڕێزان ئەڵڵا نەبێ سوبحانەه وتەعالا تۆ لەسەر ئەم ژیانە نەدەبووی، وجودت نەدەبوو، بەس بەخوای پەروەردگار ئێمە هاتووینە وجود. لە ئەرز و ئاسماندا یەک کەس زەڕەیەک کەمتر لە زەڕە، کەمتر لە گرد و گەردیلە دەسەڵاتی نییە لە بوونی هیچ مرۆڤێکدا ئیلا ئەڵڵا بۆ خۆی نەبێ. پاشان دوای ئەڵڵا ئەو کەسەی کەوا من و تۆی هێناوەتە سەر ئەم ژیانە دایک و باوکمانین. کەس لە دیوار نایەتە دەرێ، کەس لە کلۆریدار نایەتە دەرێ، هەمومان لە دایک و باوکمان بووین. کەواتە دوای ئەڵڵا سوبحانەه وتەعالا کە هەمومانی دروست کردووە، ئەو دایک و باوکە بوون سەبەبی هاتنە دنیای من و تۆ. بۆیە خوا بە یەکەوە باسی کردن. ئەمجا سەیری دیقەتی وردەکانی قورئاندان خۆشەویستان. دەفەرمێ وبالوالدین ئیحسانا، نافەرمێ ئیلە الوالدین ئیحسانا. قورئان زۆر زۆر وردە، یعنی نەک وشەیەکی، یەک پیتی قورئان. ئەگەر دەفەرمێ وبالوالدین ئیحسانا یعنی ڕوحەن وجەسەدەن، بە ڕوح و بەجەستە لە خزمەتی دایک و باوکت دابە. تەوقیریهما، ئەبێ دایک و باوکت زۆر بە قەدر و حورمەت بنلات. ئای داخی گرانم هیوا هەیە ڕۆژی دەجار ئاوا دەست دەخات سەر بەخوا کابرا دوور لە ڕووتان پەرژین بێ، یەک تەنەکە پیسایی لە زجیدایەتی نازانم چۆن لە ڕووی دێ، پێڵە گەورم. ئەخ گەورەی بەس بۆ ئەڵڵایە، کە وشەیە هەر بۆ خۆی غەڵەتە. ئەتوانی بڵێ پلەدار، خاوەن پایە، دەسەڵاتدار، بەس وشەی گەورم بەس ئەڵڵا گەورەی هەمومانە، بەس ئەڵڵایە. کەچی ئەو کابرایە ڕۆژ تایەوارە دەستی گەڵدا گەورم، کەچی وەڵڵی پێی عەیبە باوکی بڵێ بابەی گیان. من خەڵکم بینیوە باوکیوە حاجی، خەڵکم بینیوە پێی عەیبە بڵێ دایک گیان، ئەڵێ حاجی ژن، نەعوذ بالله. ئەو پەڕی پێچەوانی فەرمانی خوایە. ئەگەر هەموو لە شیدا کرد لە زێڕ بگری پێدوت حاجی ژن یان فڵان کەس یان حەبێخان، تەواو تۆ کوشتت. بڵێ دایکیان ناوێت باوکت بڵێ حاجی، ئەڵا وەڵڵا وەمزانی حاجی خزمەتکاری ماڵەکەیانە، وەمزانی باخەوانی باخەکەیانە.
بابا وباوكتا بالوالدين يعني توقيرهما دبب أو بري حرمتوا أبي بلي تاجي سركم احترامهما أبي بو بري حرمته دزل سرسنج بلي بابا جان بلي داي جان شيخ خزمتيان والنزول عند رغبتهما كاتي خود حزن لشتيكا والله باوكو داك تحزن لشتيك شكرا تنزلك لرغبتي خود لحزك خود لقينا ما دام إيواتان بيخوشا من أوادكم دەچن بۆ سەیرانێک بۆ گەشتێک تۆ حەز لێ بڕۆی بۆ دوکان ئەو حەز دەکا بەرەوە بۆرە قەراغ مادام دایک و باوکت حەز دەکا با ئەو ڕێگایە ناخۆشتریش بێ با تۆ حەزیشی لێنەوە بڵێن باوە گیان مادام تۆ حەز لەوێ دایە گیان تۆ دڵت بەوێ دەکرێتەوە بەسەر چاو حەزەکەی خۆت واز لێ بێنە ئەوە بالوالدەینە وامتثال ئەمریهما پاشان بزانە فەرمانت بە چی پێ دەکەن بەبێ ئەوەی منەتیان بەسەرا بکەی بەبێ ئەوەی پرتەو بۆڵە بکەی بڵێ کورە دە نەبڕایەوە ئەردا ئێوە نازانن بابە دنیا گۆڕاوە بابەت ئەوەی کە تۆ لە زمانی کۆنا بەسەر دەبەی ئەم عەقڵەی تۆ بابە بەسەر چوە دایەگیان هەر بۆ خۆت بێدەنگ بە باشترە نە مادام فەرمانی ئەوە بەسەر چاو بەسەر چاوان وەریگرە بەڕێزان ئەوە بالوالدەینە جیاوازی و بالوالدەینی ئیحسانە لەگەڵ ئیلە الوالدەینی ئیحسانە لە ئەوەدایە بالوالدەینی ئیحسانە یعنی بەڕوح و بەماڵ و بەجەستە لە خزمەت دایک و باوکتدا بە بە حرمەتەوە ناویان بێنە ڕێزیان لێ بگرە فەرمانەکانیان جێبەجێکە حەز و ئارەزوەکانی خۆت واز لێ بێنە لە خزمەت حەز و ئارەزوەکانی دایک و باوکتدا بە بەڵام ئەگەر بیفەرمووە ئیلە الوالدەین یعنی ئیصال النەفع المالی بەس پارەیان بدەیە یعنی ئەگەر کەسێکت بینی بەڕێزان وتی باوکە گیان ئەوە کلیلی قاسەی پارەکەم لە لای جەنابتە چەند دەدەیە پارە بۆ خۆت بەرە یەکێ دایک و باوکی نەخۆشە خۆشی مەجای هەیە جەستەشی ساغا خۆی خزمەتیان ناکە ئەڵێ وەڵڵا خزمەتکارێکی نیپاڵی نازانم چت بۆ دەگرم مانگی 500 دۆلارە دەم بۆی و ژووریشی بۆ دابین دەکەم کاکە تۆ وەرە دایک و باوکم بەخێوکە بیان شۆ خزمەتیان بکە نانیان بۆ حازرکە نانیان بەدەمەوەکە خۆ تۆ نەتێشتۆ باوکو دایکت لە خانەی بە ساڵات چوو بن خۆ تۆ نەتێشتۆ خەڵک منەتیان بەسەرا بکە و خێریان پێ بکە دایک و باوکت حەزیان لە هەرچی بێ پارە حازرە بەڵام خوای پەروەردگار ئەو ئەجرەت بۆ نانووسێ ئەوە بالوالدەین نییە ئەوە ئیلە الوالدەین وەکو دەفەرمەوە ئەحسین کەما ئەحسەن الله ئیلەیک لە باسی قارونە ئەوە قیاس کراوەتە سەرەوە یعنی ئەگەر تەنانەت تۆ بۆ خۆت مەجالت هەبوو توانای بەدەنیت هەبوو لەشت ساغ بوو بەدەستی خۆت باوکو دایکە پیرەکەی خۆت نەشت بەدەستی خۆت نانت بەدەمەوە نەکردن خزمەتکارت بۆ گرتن پارەت خستنە بەردەست بە خزمەتکارە شتت بۆ ناردنە ماڵەوە ئەو ئەجرەی بالوالدەینی ئیحسانەت دەست ناکەوێت بۆیە ئینجا سەیری وردی قورئان کە دووبارە بڕێزان دەفەرمێ بالوالدەینی ئیحسانە نافەرمێ بالئەبەوەینی ئیحسانە بالوالدەین تەغلیبی ئومی تێدایە دایک ئەها دایمە قورئان کە دەفەرمێت چاکە لەگەڵ دایک و باوکتان بکەن دەفەرمێت دایک و باوکتان یعنی بالوالدەین بیکەین بە کوردی دەبێت دایمە بڵێن چاکە لەگەڵ دایک و باوکتان دایکت لە پێش باوکت بەڵام لە یەک شوێنە خوا دەفەرمێ وبالئەبەوەینی بالئەبەوەین تەنها لیئەبەوەیهی بەس لە میراتایە باوک و دایکت ئەمجا لەوێدا باوک لە پێشەوە لیئەبەوەیهی باوک و دایکت بەس لە میراتە چونکە کەسابەت و پارە پەیداکردن بە زۆری باوک کردوێتی لە ماڵدا سبحان الله لە وردی ئەم قورئانە کە کەلامی خالقە هیچ نووسەرێک هیچ کەسێک هیچ کاتبێک هیچ یاساناسێک ناتوانێت وەکو قورئان ئاەتەکان ئاوا دابنێ ئەمە بەس کەلامی خوایە یعنی بەردەوام دەبێ بوترێت دایک و باوک ئیلا لە مەسەلەی میراتە دەفەرمێ وەلیئەبەوەیهی لەوێدا باوک پێشکەوتووە چونکە لەوێ زەحمەتی باوک ڕەچاو دەکرێت بەڵام کە گەیشتە سەر خزمەت بەردەوام دایک لە پێشەوەیە بۆیە بەڕێزان سەیری جەستەی ئینسان کەن جەستەی ئینسان کە لە دایک دەبێتەوە شوێنەکەی پێڵەن ناوک ئەم ناوکی مرۆڤە لە کوڕ و لە کچاو لە منداڵە لە هەموویە تا مردن لەگەڵتایە بەردەوام شوێنی ناوک کە پەتەکە پسڕێنراوە بڕدراوە ئەم شوێنی ناوکە دیارە ئەزانی بۆچی دیارە بۆ ئەوەی بەهانە بەدەست کەسێکەوە نەمێنێ هەیە دەڵێ خۆ من دایکم بەخێوی نەکردوم شیری قوتم خواردووە هەیە دەڵێن لەو ڕۆژەوە کە دایکم منی بووم دایک و باوکم لێک جابوونەوانێ و فڵان کەس منی بەخێو کردووە هەر باوک دایکم لە ژیانمدا ڕۆژ لە ڕۆژان منی پا نەکردوێتەوە مەمکی نەخسوەتە سەر لێوم خوای پەروەردگار دەفەرمێ هەر دایکتە نەچی لە یادی بکەی هەر خزمەتی واجبە با یەک قەترە شیری نەدابیتێ با یەک ڕۆژ لە ئامێزی نەگرت پێ بۆ خوا دەفەرمێ سەیری ناوکت کە
ئەو ڕۆژگارێک لە جەستەی خۆیەوە نۆدانەمان خواردنی بە تۆ بەخشیوە لە ڕێ ئەو پەتکە ناوکەوە دایکەکە هەرچی خواردی بێ لە جەستەی خۆیەوە بە تۆی بەخشیوە ئەبێ ئیلا مافی دایکایەتی هەر لەسەرت دەمێنێ با شیریشی نەدابیتێ با یەک ڕۆژیش لە ئامێزی نەگرتبی ئەوە وەڵامێکە هەرکە سرت نەوی کردەوە ناوکی خۆت بینی دایکت بەبیر بێتەوە قەت لە یادی مەکە ئیما یەبلوغەنە عیندەکە الکیبەرە پەروەردگار دەفەرمێ کاتێک کە یەکێکیان کەوتە لای تۆ ئەلکیبەرە ئەو کاتێک کە بە ساڵات چووە تەواو لە کار و کەسابەت بووە ئەحەدوهما ئەو کیلاهما یەکیان یان هەردووکیان جار هەیە دایکت باوکت یەکیان دەمرێ یەکیان بە پیری دەکەوێتە لای تۆ جار هەیە هەردووکیان بە ساڵات چوون و دەکەونە لای تۆ فلا تقل لهما ئوفین ئاگات لە زمانت بێ نەڵێ ئۆف یعنی لە دەستان بێزار بووم واللهی بێزار بووم هەیە دەڵێ ینی هەیە چەند ساڵە دایکی زەلیلی سەر جێگایە ئیتر ئەگەر ڕۆژێک ئەم وشەیەت وتت واللهی بێزار بووم یان لە حزوری خۆی نەدوت تەلەفۆن دەکرێت ئەڵە دایکت چۆنە کوڕ واللهی بێزار بووین کوڕە خوا ڕەحمی پێ بکە ینی ئەوە لەوە گوێی لێوە هەستی هەیە وەکو جاران هەموو شتێک هەست پێ دەکات بەڵام دەسەڵاتی نەماوە نەبێ ئەگەر لە زمانت بێ بێزاربوون نە بە وشە بیڵێی نە بە کرددادەری ببڕی ئۆفیان لەدەست نەکەی ولا تەنهەرهما بەسەریانە نەخڕی دەهەستە بچە لێ دانیشە ئاوە تووڕەبوون قسەی تون لەگەڵکردن تۆنی دەنگت زبر بێ حرامە لەگەڵ دایک و باوکدا بە تایبەت لەکەیە لەو کاتەیە کە پیر و بە ساڵاچوون و کەوتونە لای تۆ عیندەکە محتاجی تۆن چۆن تۆ بە مناڵی محتاجی دەستی دایک و باوکت بووی ئەگە باوکت ئێوارە شتێکی نەهێنایەوە هیچ نەبوو بیخۆی ئەگە دایکت نانەکەی بۆ حازر نەکردە چاوەڕێ وی سفرەی خاڵی بوو ئەوانیش ئێستا عینی مناڵێکە هاتوونەوە سەر هەمان شوێن والله چاوەڕێن تۆ نانەکەیان بدەیتێ چاوەڕێن تۆ جلوبەرگیان بۆ بکەیت چاوەڕێن تۆ بیان شۆی چاوەڕێن تۆ پاکیان کەیتەوە چاوەڕێی چێ بن عینی مناڵەکەی تۆ چاول لە کەسەوە بوو ئەبێ بەو خۆشەویستی کە ئەوان لە مناڵی خزمەتی تۆیان دەکرد و لێت بێزار نەبوون بەڵکو داوایان دەکرد خواتە من درێژت کا و ڕەحمت پێ بکات بێت تۆش ئاوابی لەگەڵیاندا ئەنجا سەیری وردی قورئان کە جارێش کە ئاگادارمان دەکاتەوە خوای گەورە لە باسی دایک و باوکە زۆر بە وردی شتەکانی باس کردووە دەفەرمێن نابێ ئەگەر هەر قسەی ئۆفیان بەرامبەر بکەی نابێ لێیان تووڕەبی ئەگەر ئەمانەشن نەکرد قەت بێزاری لە دایک و باوکت دەرنەبڕی قەت ئۆفل لەدەست نەکردن قەت بە سەریانە نەتخوڕی تووڕە نەبووی لێیان تۆنی دەنگت زبر و ناخۆش نەبوو خوا بەمەش لێت ڕازی نابێ بڵێ وەڵا ئا بۆ خۆم دانیشم سەیری فەیسبوک دەکەم سەیری موبایل دەکەم سەیری تەلەڤیزۆن دەکەم کتێب دەخوێنمەوە خوا دەفەرمێ نابێ وابی وقل لهما قولا كريما نابێ لەگەڵ لای دایک و باوکتا بێ دەنگ دانیشی چونکە ئەوان حەزیان لە قسەیە سبحان الله ئینسان تا دەچێتە تەمەنەوە زیاتر حەزی بە دەنگ و باسی دەرەوەیە بزانێ داخۆت چ بووە داخۆت چ نەبووە پرسیار دەکا وقل لهما ئەبێ قسەشیان لەگەڵ بکەی نابێ بێ دەنگ قڕ و قەب دانیشی وقل لهما قولا كريما سبحان الله كريما يعني حسنا جميلا لينا ئەبێ کام و شەی جوانە ئەوە لەگەڵ دایک و باوکتا بەکاربێنی کام و شەی شیرینە کامەی نەرمە تۆنی دەنگت نەرم خۆش وقل لهما قولا كريما عطائی کوڕی ئەبی ڕەباح ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ کە خوا دەفەرمێ وقل لهما قولا كريما لا تسميهما نابێ قەت مافی ئەوە نییە باوکو دایکت بە ناوی خۆیەوە بانکەی بە دایک بڵێ عایشە بە باوکت بڵێ ئەحمەد ئەوە حرامە ولا تكنهما نابێ بە کونیە بانچکەی نابێ کوڕێک بە باوکی بڵێ باوکی فڵان کەس حرامە ئەبێ بە باوکە گیان دایکە گیان ئەبێ بڵێ یا ئەبە عەتای کوڕی ئەبی ڕەباح دەفەرمێ بڵێ یا ئەبەتاه یا ئوماه بابە گیان دایە گیان بۆ هەموو خەڵک خوا لە قورئانە دەفەرمێ وقولوا للناس حسنا بۆ هەموو خەڵکی با زمانت شیرین بێ وقولوا للناس حسنا بەڵام کە دەگاتە سەر دایک و باوک وقولوا للناس حسنا حرامە بەڕێزان سبحان الله سەیری وردیسانە وردی قورئان کەن ئەبێت لەگەڵ هەموو خەڵکە کە ڕێک و پێکن لەگەڵ تاو کە دۆستن و ئاشنان و مسڵمان و هاودینتن و هەر مرۆڤن لەسەر شوێنێک تووشت دەبێ وقولوا للناس حسنا لەگەڵ هەموو خەڵکە با قسەی جوان هەڵبژێرە بەڵام قسەی جوان بۆ باوک و دایک نییە بۆ باوک و دایک وقل لهما قولا كريما ئەبێ زۆر لە جوانەکە لەگەڵ ئەوەی وشەکە جوانە پڕ ئەدەبە پڕ حورمەتە ئەبێت دەنگیشت نزم و جوان بێ ئەبێت دەنگت تۆنی نەرم بێ ئەبێ قسەکانت بۆنی گوڵاو و عەتریان لێ بێ قسەی باوک و دایک ئەبێت جیاواز بێ لەو قسانەی کە لەگەڵ خەڵکا دەیانکەی لەگەڵ هەموو خەڵکا زمان شیرین بە بەڵام قسەکانی هەڵبژاردەی دایک و باوک ئەبێت جیاواز بن ئەو حوسنە ئەو کەریمە
بەڵام وەڵاهی جێگەی داخە بۆیە ئەم دنیاش ئیسراحەتی بۆ کەس تێدا نەماوە. کابرا لەگەڵ هەموو کەسە زمانی شیرینە، کچە لەگەڵ هەموو کە ساڵی شەکرە دەتوێتەوە. سوبحان الله ئەو قسانەی لەگەڵ باوکی دەیکا ئەڵەی بەردە و بەسەر دڵی دەکێشێ. لە دەرەوەی ماڵ شەکری شیرینە کە گەیشتەوە ئەو دیومەتخەری ئەو ماڵە بۆ سەر ئەو دایک و باوکە قوڕ بەسەرە ئەڵەی ژەهرە بەسەریان نادەڕشێتەوە. ئەخ بۆیە ژیان ئیسراحەتی نەماوە. ئەنجا کاکی گەنجم ئەڵێ وەڵای مامۆستا هەست بە قەلەقی دەکەم، هەست بە دڵتەنگی دەکەم، وەڵاهی بەرەکەت لە ڕزقمان نەماوە، لە خوێندنمان نەماوە. بگەڕێەوە، ئەوە قورئانەکەیە. لەگەڵ هەموو خەڵکە حوسنە، بەڵام لەگەڵ دایک و باوکتان حوسنانە کەریمە. واخفض لهما جناح الذل من الرحمة. باڵیان بۆ ڕاخە، باڵیان بۆ ڕاخە، بەڵام من الرحمة لا من الخوف والمداهنة. یعنی ئەگەر کەسێک ئاوا دەستی ڕاگرت بوو دایک و باوکی بەسەریا بڕوە، بەڵام بۆ دووشت بوو من الخوفی وتی لە ترسی لۆمەی خەڵک. ئایوا دەڵێ کاکە چی بکەم؟ وەڵی بەیانی حیامان دەچێڵن دایکی خۆن دایکم فڕێدەم بی بەمە خاڵنی بە ساڵات چوان ناوەڵا بۆ خۆم بەدەستی خۆم خزمەتیەکەم با لۆمەی خەڵکمان نایەتە سەری. یەک زەڕە پاداشت لای خوانی ئەگەر لە ترسی لۆمەی خەڵک بوو. ولا المداهنە، نەک بۆ خۆ دەرخستنیش بێ. هەیە خزمەتی دایک و باشی یەکە بڵێن وەڵا باوکم فڵان کەس ئەشهەدو بالله ئەوە کوڕە، ئای چۆن خزمەتی باوکی دەکا، قاتی شاڵی زاخۆی باوکی دایمە لەبەرایە و وەنەوشەی بۆ کڕیوە و خانووی بۆ کردو و ئەمە لە نێتی ناودڵ تابێ نابێ من الرحمة، بەس لەبەر خۆشەویستی بێ. لەبەر ئەوە نەبێ باوکم بۆیە خزمەتی دەکەم چونکە بڕیارمانداوە لە بینی کوڕۆکچەکاندا، ئەگە باوکم مریان دایکم مر ئەو ڕیزە دوکانە بۆ ئەو کەسە بێ بە پیری خزمەتیان دەکا. هەندێک خەڵک هەیە بەداخەوە ڕێزمێ بۆ ڕووی جەنابتان خزمەتی دایک و باوکی دەکا لەبەر مادە. ئەڵێ دەبێت چێت باوکو دایکی خزمەت کرد خانووەکە بۆ ئەو بێت، تایی خانووەکە لەسەر ئەو تاپۆ بکرێت، دوکانەکە بۆ ئەو بێ، ڕیزە دوکانەکە بۆ ئەو بێ، فڵان زەویە بۆ ئەو بێ، ئەوەی لە لای نەبێ مەحروم دەبێت. ئەڵێن کاکە ڕازین. ئەمە نا، من الرحمة ئەبێت لەبەر ئەو پەڕی خۆشەویستی بێ کە خزمەتی دایک و باوکت بکەی. عەرزم کردن لا من الخوف، لە ترسی لۆمەی خەڵک نەبێ. وەڵا دوای خەڵک چیمان پێ دەڵێ بڵێن وەڵا باوکیان فڕێدا و وەڵا دایکیان بردە خانەی بە ساڵات چوان و کاکە دوای لە تەعزیەکەی حیامان دەچێت، بەخوا لەبەر حیا چوونی خەڵکت بێ ئەجر نییە، دو ئاەتی خوا جێبەجێ نەکرد. ولا المداهنەتی، لەبەر خۆ دەرخستنیش نەبێ بۆی خەڵک بڵێن وەڵا ئەشهەدو بالله باوکم کوڕ هەر دەبێ وا بێ، دوای عالم کە هات مەدحت بکا و ناوی خۆت ببیستێەوە و ئەمە خوا ئاگاداری نێتی ناو دڵەکانە. نە، واخفض لهما جناح الذل من الرحمة، لەبەر ئەو ڕەحم و بەزەیە بێ کە خوا خستوێتێ دڵتەوە. چۆن ئەوان بە مناڵی ئاخر باوکو دایکی ئێمە تخواکە ئێمەیان بەخێو کردووە، چاویان لە پارەی ئێمەوە بوو، هیچمان هەبوو، چاویان لە خانووەکەمانەوە بوو، چاویان لە پلە و پایەکەمانەوە بوو، چاویان لەوە بوو دایکمان کە دەستی دەخستە پیسیمانەوە خەڵک مەدحی بکا بڵێ بەخواژنی چاکە، باوکمان کە شەو و ڕۆژی دەخستە سەریەک و پارۆنانەکەی دێنایە سەر سفرەکە مەبەستی ئەوە بوو خەڵک بڵێن بەخوا پیاوێکی دڵسۆزە، هەر بیریان لەوە نەکردوێتەوە. لە خۆشەویستیە بۆ تۆ ئەوە خزمەتیان دەکردی. ئەبێت تۆش کە گەورە بووی ئەو خزمەتی دایک و باوکەت بە هەمان نەفەس بێ، بەس ئەو خۆشەویستیە بێ. ئەبێ خۆت وەقل ڕەبی ارحمهما کەما ڕەبەیانی صەغیرا، دایمە دوعام بۆ بکە یا ڕەبی خۆیان چۆن ئەوان بە بەزەیی بوون لەگەڵ مندا، چۆن منیان پەروەردە کرد و دەستیان پێوەمەوە بوو لە مناڵیدا، یا ڕەبی خۆیان لەم کاتی بە تەمەنیشدا خۆیان تۆ ئەوە ڕەحم و بەزەیی خۆتیان لەگەڵا بنوێنی. بەڕێزان زۆر کەس هەیە کاتێک کە باوکو دایکی کاری پێ ناکرێ، یان هەیە باوکو دایک گەنجی شەبێکارە، ئەلحەمدوللا ئەم دەستی کوڕێکە یان کچێکە هێشتا لەسەر ماڵی باوکە یان ماڵی خۆشی هەیە بەڵام ئیشێکی بەدەست کەوتووە، شەهادەیەکی هەیە لە کۆمپانیایەکە لە شوێنێکە مانگانەیەکی زۆری هەیە، یعنی دایمە کە قسە دەکات دایک و باوکەی زەربی سفر کردووە، خۆی بە شت دەزانێ، خۆی بەوە دەزانێت کە من هەموو شتێکم پارەهی منە، نە بڵێ بەردەوام ئەمەی باوکمە، من لە خزمەت باوکما بووم، باوکم وای فەرموو، باوکم ئەم میوانداریە کرد. ئەمە لەکوێدایە؟ لە قورئانی پڕبەرەکەت و بەخششدا. لە قورئانە بڕێزان سەیریکەن کچەکەی شوعەیب پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ، کاتێکەوە موسا سەلامی خوای لەسەر بێ ئاوارە بوو لە میسرەوە لە بەردەستی فیرعەون و تاقمەکەی چوە مەدیان، سەیری وردی قورئان کەن هەمووی دەرسە. مەڕەکانی بۆ دوو کچەکە ئاودا هاتنەوە، ئەوانیش گێڕایانەوە، فەرمووی یەکێکتان بچن بە شوێنیدا ئەو لاوە غەریبە بە حیا و بە حورمەتە کە ئەو هەڵوێستە جوامێرانە و مەردانەی هەبووە، دیارە نانێک نییە، شوێنێک نییە، ئەنوایەکی نییە، بابێتە ماڵی خۆمان پاداشتێکی بدەینەوە. سەیری کچەکەکەن. ئەم باوکە ئەبوونا شەیخون کەبیر، باوکمان پیاوێکی بە ساڵاچوو، نەک هەر شەیخ، نەک هەر پیرە، کەبیر هەر زۆر زۆر پیر و بە ساڵاچوو پەککەوتەیە، یعنی لە ماڵە نابینا بۆ پەککەوتە دانیشتووە، نە کەسابەت دەکات نە شوانی پێ دەکرێت نە هیچ دەکات. کچەکانن کەسابەت دەکەن، کچەکان شوانن، بۆ نمونە ئەمڕۆ کچەکە لە
لەسەر کۆمپیوتەرێکە لە دایرەیەکە، کچێکە لە مارکێتێکە ئیش دەکە، کچێکە خاوەن کۆمپانیایەکە، معنی اعتیبار کار دەکە، ئەم کچانە کار دەکەن، پارە پەیدا دەکەن، ئیش پەیدا دەکەن. بەڵام کاتێک کە دەچێت موسا دەعوەت دەکا، ناڵە وەرە بۆ ماڵی ئێمە بۆی پاداشتی ئەو ماندووبوونت بدەمەوە، خۆی وا ناڵێ، دەڵێ ئینە ئەبی یەدعوکە لیەجزیەکە ئەجڕە ما سەقەیتە لەنا. سەیری وشە وردەکانی قورئانکەن. ئینە ئەبی من باوکم بانگت دەکا، یعنی کە هاتوون بە شوێن تا بۆ ماڵی ئێمە بێی ئەوە قسەی باوکمە، من باوکم هەیە. ئینە ئەبی یەدعوکە، باوکی من تۆی دەعوەت کردووە، ئەی کوڕی گەنج وەرە بۆ ماڵمان بۆ لیەجزیەکە بۆی پاداشت بداتەوە ئەجڕە ما سەقەیتە لەنا، پاداشتی ئەو ماندووبوون و پیاوەتی و مەردایەتی کە مەڕەکەت بۆ ئێمەدا، ئاژەڵەکان بۆ ئێمە ئاودا. سەیری کە ناڵێ بۆ خۆم پاداشت بدەمەوە، ئێخۆ باوکی نەپارەی هەیە، نەکاری پێدەکرێت، شەیخون کەبیر پیرێکی بە ساڵاتچوی پەککەوتە لە ماڵێ لەسەر جێگا کەوتووە، بەڵام ئەم کچە دیندارە، ئەم کچە بە حیا و حورمەتەوە فێرکراوە. من هەر باوکم، ئەم پارە هەری باوکمە، ئەم ماڵە هەری باوکمە، حورمەت هەری باوکمە. ئەگەر قورئان دەخوێنیەوە نابێ هەر ئەوا بیخوێنیەوە، ئەبێ کاری پێ بکەیت. ئەگەر هەموو دنیا لەبەردەستایە باوکت یەک دینارینە لە ماڵەوە کە میوانێکتان هەبوو بڵێ هەمومان هەر لە خزمەت باوکمانین، دەعوەتی باوکمانین، ناڵی ئەم دەعوەتم کردووە، وەڵا باوکیشم بان کرد، هەڵەیەکی گەورەیە، برای شیرینم، خوشکی شیرینم، ئاگات لێبێ ئەنتە وەمالوکە لیئەبیکە، تۆ خۆت و ماڵ و سەرۆت و سامان و بوونەکەت هەمووی هی باوکتە، هەمووی هی دایکتە. خۆی گەورە باشتر لە دینەکەی خۆی شارەزامان کە ئینشاءڵڵا. ئەو کلیلی بەختەوەریە کە عەرزم کردن لە سەرەتای پرۆگرامی کلیلی ئەم جارەوە، کلیلی بەختەوەری ژیانی دنیا و قیامەت بەوەیە دڵی دایک و باوکمان ڕازی بێ. کلیلێک کە هەرچی دەرگای نەهامەتیە لەسەر تا دەکاتەوە لە دنیا و قیامەتە و قەت نایڵێ دڵت خۆش بێ، قەت نایڵێ خوا لێت ڕازی بێ، نەعوذ بالله ڕەنجان دڵی دایک و باوکە. با دوعا بکەین بۆ دایک و باوکمان، ئەوانەی کە زیندون، خوای گەورە لە شساغیان کە، بێوەیان کە، دڵخۆشیان کە، خوای ڕەحم بە ئێمەش بکەی بتوانین لە خزمەتیان دابین. هەر کەسێکیش بینەری ئەم بەرنامەیە، بیسەری ئەم وتارەیە، دایک و باوکی لە ژیانە نەماوە مردووە، یا ڕەبی خوای لە گوناهیان خۆش بی، جێگایان بەهەشت بێ، بەردەوام لە دوای مردنیش چاکەکردن لەگەڵ دایک و باوکتا ئەوەیە هەم دوعای خێریان بۆ بکەی، هەم دۆستەکانیان بەسەرکەیەوە، هەم ڕێز لەو کەسانە بگری کە باوک و دایکت کاتی خۆی خۆشیان ویستون، هەم لە ئەندازەی توانا و دەسەڵاتی مادیتدا لە خێر و خێرات بێبەشیان مەکە. خوا ڕەحم بە هەموو لایەکمان بکا و جێگەی هەموو لایەکمان بەهەشتی بەرین بێ، لە ئافات و بەڵا و موسیبەتی دنیا بمان پارێزێ. والسلام عليكم ورحمة الله وبركاته.